سەی سادق تۆڵەی شکستەکەی قۆناغی ڕابردوویان لە پێشمەرگەی سلێمانی کردەوە. لە دەستپێکی یاریەکانی قۆناغی دووەمدا و لە کۆمەڵەی دووەم یانەی سەی سادق میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد. خاوەن یاریگا تینووی بردنەوە و شکستپێهێنانی میوانەکەیان بوون. ئەمەش بەهۆی ئەوەی زۆرترین ئازاریان لەسەر دەستی پێشمەرگەی سلێمانی بووە لە قۆناغی یەکەمدا. لە خەڵکدا بەهۆی شکستیان لە یاری پێشویاندا ڕاهێنەرەکەیان لەو یارەدا دوور خرایەوە. خاڵێکی تریش بۆ ئەوە بوو پێشتر ئیدارەی پێشمەرگەی سلێمانی ڕێزی لە هەزاران هاندەری نەگرتووە. ئەمە لە کاتێکدا لە یاریگایەکدا یارەکان ئەنجامدا بوو شوێنی هاندەرانی نەبوو، بەڵکو لە تەلبەندەکانەوە بینەری ئەو یاریە بوون. هاندەران یاریگایان داپۆشی بوو، هات و هاوار و پشگیری و وتنەوەی دروشمی جیاواز و وەرزشیانە هەر لە سەرەتاوە بووە پاڵەپەستوویەکی دەرونی زۆر بۆ سەر یاریزانانی پێشمەرگە. ئەنجامدانی چەند گۆڕانکاریەک لە ڕیزی سەی سادقدا جیاوازی لە ئاستی تیپەکەدا دروست کرده بوو. زیاتر لە 8,000 هاندەر لە یاریگا ئامادە بوون و هەموو توانا و وزەیەکیان بەکارهێنا لە پێناوی ئەوەی یاریزانەکان ئاست و ئەنجامێک پێشکەش بکەن کە دواتر هەزە ماندووبوون نەکەن و بە بردنەوە خەڵات بکرێن و کۆتایی بە خراپی ئەنجامەکانیان بێنن. لە گەمی یەکەمدا لەگەڵ ئەوەی یاریگا بە یاریە ئاگرینەکان و ئاڵا و هاندەران داپۆشرا بوو، بەڵام ئاسی یاریزانانی هەردوو تیب لە یەکەوە نزیک بوو. نیوەی یەکەم بەبێ گۆڵ کۆتایی هات. گەمی دووەم گۆڕانکاری بەخۆوە بینی و تا دەهات پەرۆشی و گەرم و گوڕی هاندەران زیادی دەکرد. چاوەڕوانی ئەوە بوون لە هەر ساتێکدا بێت تۆڕی گۆڵی پێشمەرگەی سلێمانی بهەژێنن. دەقیقەی 60 دوجار بووە ئەو ساتەی هاندەران چاوەڕوانی بوون. ئەمەش کاتێک مەحموود شاکر گۆڵی یەکەمی یاریەکەی بۆ خاوەن یاریگا تۆمار کرد. خۆشی و ئاهەنگی هاندەران و چەپڵە ڕێزانیان یاریەکە و یاریگای هێندەی تر لە پێشمەرگەی سلێمانی قورس کرد. پێشمەرگەی سلێمانی تەنها ڕێگە لە بەردەمیان تۆمارکردنی گۆڵی یەکسانبوون بوو تا لە پاڵپشتی و پاڵەپەستۆی هاندەران کەم بکەنەوە. لە دەقیقەی 68دا دیار عەلی کەم و کوڕیەکی هێڵی بەرگری سەی سادقی خۆستەوە و گۆڵی یەکسانبوونی پێشمەرگەی کردەوە. دواتر یاریزانانی سەی سادق زیاتر هێرشیان دەبرد. ئەمەش لە پێناوی ئەوەی یەکسانبوون ویستی ئەوان و هاندەرانیش نییە. لە دەقیقەی 74 میلاد وەهاب گۆڵی دووەمی بۆ سەی سادق تۆمار کرد. ئەو گۆڵە جارێکی تر گەرم و گوڕی و پەرۆشی هاندەرانی زیاتر کرد تا بەردەوام بن لە هاندانیان و ئەنجامەکەی مژدە و دڵخۆشی بێت و سەرەتایەک بێت بۆ لە بیرکردنی ئەنجامەکانی پێشویان و هەڵدانەوەی پەڕێکی تازە لە خولەکەدا. ئەنجامی کۆتایی ئەو یاریەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی یانەی سەی سادق کۆتایی هات. بێگومان ئەمە لە ئەو جەولەی دووهەم ئامادەکاری تەواو کردووە بەهێنانی یاریزانی زۆر باش و ئەوەی کە تیپەکە واماگر هەموو کەم و کورتەکەمان چارەسەر کرد و ئیشەڵا بە گڕوتینێکی ئێمە داماناوە ئەمڕۆ خولی پلەیەک دەستی پێ کردووە. ئەس بەخوا ئەم یاریێمان بردەوە و توانیمان دڵی ئەو هەندەرە خۆشەویستە خۆش بکەین و ئینشاڵڵا ئێمە بەڵێن دەدەین بەردەوام دەبین لە سەرکەوتن و ئینشاڵڵا لەمە دووە هەمووی سەرکەوتنە و دۆڕانێکانیە. بەڕاستی ئەم سێ خاڵە زۆر گرنگ بوو بۆ ئێمە. یانەی سەی سادق لە ئێستادا بووە خاوەنی 7 خاڵ و لە هەفتەی داهاتوودا دەبێتە میوانی یانەی دەربەندی خان. یانەی پێشمەرگەی سلێمانیش لە یاریگای خۆیدا و لە یارێکی قورسدا میوانداری یانەی کفری دەکات. سوارە کەریم، کورسات نیوز، شارۆچکەی سەی سادق.